زبڵگەریی خەڵکی زەحمەتکێش نان بە قیمەتی گیان لە هەر کوچۆ شەقامێکەوە تێپەڕی بۆ ساتێکیش بێت بۆنی توندی مەغزەنە زبڵەکانت بەسەردادێ. ئەم بۆنە بۆ هێندێک لە بێبەشانی ئێران کە کارەکەیانە زبڵگەریە بووەتە بابەتێکی ئاسایی و ڕۆژانە. بۆ نمونە لە شاری تاران نزیک بە 69,000 مەغزەنی کۆکردنەوەی زبڵ لە گوزەرگاکاندا بوونی هەیە. ئەم مەغزەنانە ڕۆژانە لانی کەم 2 جار لەلایەنە زبڵگەرەکانەوە دەشێوێنرێن و زبڵە بەکارهاتوەکانی لێ هەڵدەگیرێت. لە هەر کوچە و شەقامێک دەتوانین تازە لاوان و گەورە ساڵان و تەنانەت ژنانێک ببینین کە کیسەی پلاستیکی گەورەیان هەڵگرتووە و یان سەریان خستوەتە ناو مەغزەنێکی زبڵەوە. ئەوانەش وا کە منداڵن و دەستیان ناگاتە زبڵەکانی بنەوە خۆیان دەخەنە ناو مەغزەنەکانەوە. هاوڵاتیان هەموو ڕۆژەیە شایەدی ئەم جۆرە وێنانن. بەڵام بۆچی حکوومەتی ئیسلامی ئێران بە ئاسانی لە پەنا ئەم دیاردە دڵتەزێنەوە تێپەڕ دەبێت؟ بۆچی پیشەی کازبی زبڵگەری بە خاتری بارودۆخی خراپی ئابووری و مافیایەک کە لە پشتێتی بۆتە بابەتێکی ئاسایی بۆ سەرانی گەندەڵی ڕژیم؟ زبڵگەری کارێکی پڕمەترسیە کە سەرەڕای نەخۆشخستنی زبڵگەرەکان دەبێتە هۆی گواستنەوەی هەموو جۆرە نەخۆشیەکی پێستی، ئوفونی و ڤیروسی و هاوشێوەکانی. بەتایبەت لە سەردەمی کۆرۆنادا زبڵەکانی ئالوودە بە ڤیروسی کۆرۆنا زەنگێکی مەترسین بۆ زبڵگەرەکان و باقی مرۆڤەکانی کۆمەڵ. زبڵگەرەکان هیچ جۆرە کەرەستەیەکی خۆپاراستن و مادەی گەندبڕیان پێنیە و تووشی نەخۆشی ئەیدز، هێپاتیت، کۆرۆنا و هەموو جۆرە نەخۆشیەکی پێستی و ئوفونی دەبن و بە ئاسانیش بۆ ئەندامانی بنەماڵەکانی خۆیان و خەڵکی دیکەی دەگوازنەوە. کامیل ئەحمەدی خەڵکناس کە لە بواری دیاردەی زبڵگەری لێکۆڵینەوەی ئەنجام داوە لە وتوێژ لەگەڵ بڵاوکراوەی ئافتابی یەزد سەبارەت بە ژیانی 14,000 زبڵگەر لە شاری تاران دەڵێ لە پێشتا با بزانین زبڵگەر بە چە مانایەکە. زبڵگەر چەمکێکی ناپیشەیی و ناشارەزایانەیەکە بەهۆی نەبوونی میکانیزمی بەکارهێنانەوە و کۆکردنەوەی پاشماوەی ویشکی شاری، کەسانێک بە شێوازی فیزیکی و دەستی دەڕۆنە سۆراغی سەتڵە گەورەکانی سەرشەقام و کوچەکان. زبڵە وشکەکان لە تەڕەکان جیا دەکەنەوە و دەیان خەنە تەلیسەوە و دەیان بەنە شوێنەکانی نیشتەجێبوونیان. زبڵە جۆرا و جۆرە وشکەکان دیسان لەوێ جیا دەکەنەوە تا خاوەنکارەکانیان ئەم زبڵانە بە ناوەندەکانی دووبارە بەکارهێنانەوەی زبڵەکان بفرۆشن. گشت 22 ناوچەی تاران بە 200 ملیار تمەن بەکرێدراوە. خاوەنکاران کە زبڵگەرەکان پێیان دەڵێن ئەرباب لە بڕی هەر کیلۆ زبڵی ویشک نزیک 600 تمەن بە زبڵگەرەکان دەدەن و ئەربابیش خۆی بە نزیک 3500 تمەن دەیفرۆشێت. بەپێ لێکۆڵینەوەی شەشمانگەی ئێمە لە 22 ناوچەکەی تاران 14,000 زبڵگەر بوونی هەیە کە 1/3 ئەم کەسانە واتە نزیک بە 4600 کەسیان منداڵانی ژێرتەمەنی 18 ساڵن. لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا کە گروپە مافیاییەکان لە پشت هەر تەجارەت و بەرهەمهێنانێکی گەورەوەن، ئەم بوارەشیان بێخاوەن نەهێشتوەتەوە. لە ناو ئاخوند و ئاغازادەکان و بەرپرسانی نیزامی و ئەمنیدا سەدان سوڵتان و سەردەستەی باندە مافیاییەکانی تێدایە. زبڵ بەڕێوەبەری و تجارەتەکەشی لە ئیختیار باندە مافیاییەکاندایەکە بە قیمەتی سڵامەتی و گیانی زبڵگەرە هەژارەکان خەریکی کەڵەکەکردنی سەروەتن. زبڵگەری یەکێک لەو پیشە کازبانەیەکە لە هێندێک لە وڵاتانی دواکەوتووی دنیادا باوە و شێوەی ژیان و گوزەرانی ملیۆنان ئینسانە. هەر بۆیە ناکرێ بەبێ ناسینی سەرچاوەی هەژاری و بێعەداڵەتی، بێکاری و بابەتی چەوسانەوەی کرێکاران، بێبەشی و هەڵاواردنی کۆمەڵایەتی لەلایەن خاوەنانی دەسەڵات و سەرمایە بەبێ خەبات دژ بە نیزامی چینایەتی کە پشتیوان و هۆکاری هەژاری ملیۆنی و کەڵەکەکردنی سەروەتی لە ڕادەبەدەر لە ناو دەستی ژمارەیەکی کەمدایە باس لەم دیاردەیە بکرێت. لە وڵاتانی پێشکەوتوودا ساڵهایەکە زبڵی ماڵەکان، ڕێستۆرانەکان، دوکانەکان، سوپەرمارکێتەکان، کارگە و کارخانەکان لە ناوەندەکانی بەرهەمهێناندا بەستەبەندی دەکرێن و بە ئامانجی پاراستنی ژینگە بە مۆدێرنترین شێواز دووبارە بەکاردەهێنرێنەوە و تەنانەت بۆ بەرهەمهێنانی بەرق و وزە و بۆ دابینکردنی باقی پێداویستەکانی خەڵک کەڵکیان لێوەردەگیرێت.
لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا هەموو جۆرە پیشەیەکی کاذب و پڕمەترسی لەوانە کۆڵبەری لە کوردستان، سوختبەری لە بەلوچستان، زبڵگەری لە هەموو شارە گەورە و چکۆلەکان دەبیندرێت. لە کوردستان و بەلوچستان کۆڵبەران و سوختبەران بە فیشەکی بەکرەگیراوانی کۆماری ئیسلامی بە بەربوونەوە لە بەرزاییەکان و یان بە تەقینەوەی مین بەکەوتنە ناو بۆسەی هێزە ئەمنی و نیزامیەکان گیانیان لەدەستەدەن و لە شارەکانی ئێران زبڵگەرەکانیش بەرەو ڕووی هەموو جۆرە نەخۆشیێک و توندوتیژی بێسنووری مەئمورانی شارەداری و نیزامی دەبنەوە. زبڵگەری سوکایەتی بە کەرامەت و مافی خەڵکی بێبەش و زەحمەتکێشە. لە ئێران کە یەکێک لە دەوڵەمەندترین وڵاتەکانی جیهانە و حاکمانی ئیسلامی ملیاردها دۆلار دەکەنە خەرجی سەرکوت لە ناوخۆ و تێرۆریسم لە دەرەوەی ئێران، نابێ جەماوەر ناچار بە زبڵگەری، کۆڵبەری و سوختبەری بن. بێگومان سلامەت و ئەمنیەتی خەڵکی بێبەش و زەحمەتکێش بۆ سەرانی ڕژیم هیچ بایەخێکی نییە. ئەرکی هەر ئینسانێکی شەریف و ئازادەیەکە لە مافی ژیان، سلامەتی و ئەمنیەتی زەحمەتکێشانی زبڵگەر، کۆڵبەر و سوختبەر دفاع بکات. دفاع لە هەژارانی زبڵگەر کە ناچارن دەست بدەنەوە هاکارێکی نائەمن و ناتەندروست، دفاع لە کەرامەتی ئینسان و سلامەتی کۆمەڵگەیە.